سڵاوتان لێوێ بۆ جارێکتر ئەمەلی سعید کوردەتان لەگەڵایە. یەک هەڵەی باوی تری ئەو دەنگ بێژانە یاخود ئەو گۆرانی بێژانە کە کارەکانیانم بۆ نێرن هەڵەیەکی باو هەمیشاکەن. ئەگەر پێشتر سەیری یوتیوبەکەی ئەمەلی سعید کوردەت کردبێ زۆرێک ڤیددیۆم داناوە سوودی لێبینی. یەک لەو ڤیددیوانەی کە باسیەوەکە لەکوێ گۆرانی پێویستە هەناسە هەڵمژیت، لەکوێ باسم کردو کە چۆن شعرەکە بنووسیتەوە بێ خۆت بەشیکە. بۆ نمونە گۆرانی با بڵێن ئەی مەتریبی حەریفە دەستکە بە نەغمە خوانی، ئەی مەتریبی حەریفە دەستکە بە نەغمە خوانی، ئاوازی تۆیە بۆ دڵ وا دەفعەکە خەمانی. نەک هەر لە خۆتەوە بێ گۆرانێکە. بۆ نمونە گۆرانێکە بڵێ ئەی متریبی حەریفان، ئەمە هەر گۆرانێکە هەر تێگەدەی هەر ئوسولی هەناسەدانی جوانیە. ئەگەر ئەزانی لە هەموو کاتی گۆرانی وتنەکەوە ئەمە کێشەیەکی تەندروستیت هەیە، هەناسەدان لە ناو کێشەیەکت هەیە، بڕۆ سەردانی پزیشکت کایە. بەڵام کێشەیەکی گەورەمان هەیە ئێستا وشە لەتکردنە کە نایزانین چۆن لەتیەکەین. لەتکردن دوو جۆر لەتکردن هەیە. ئێستا گەورە هونەرمەندی شەرق الئەوسەت ئەبێ مدڵ ئیست هونەرمەندی خوا لێ خۆش بۆ عەلی مەردان کە گۆرانی لە گوڵەباخە ئەڵێ بۆچی چیم کردووە گوڵم ئەجنیسی و جەرگ و دڵم گوڵەباخ گوڵەباخ گوڵی باخی. بۆ بەنمونە بۆتانی باسەکەم ئەجنی سی و جەرگ و دڵم سەیریکە سەی جوانی و ئازایەتی و چۆنەڵی بیوێری هونەرمەند کە لە کاتێکا کە هەناسەی درێژە لە کاتێکا ئەزانەی لە کوا و شەلەت ئەکات نەکا گۆرانێکە بکا بە دوو بەشۆ تۆلی تێنەکەی. ئەمەش ئەکەوێتە سەر زیرەکی و کەسانەی کە لە کاتی گۆرانیوتنا چۆن گۆرانەکان بە جوانی ئەڵێن. تکایە دووبارە ئەیڵێمەوە ڕێزەمەی سعید کوردە قبولکەن و بچنە سەر یوتیوبی ئەمە سعید کوردە. زۆر ڤیددیۆم پێشتر داناوە چونکە زۆرێک پرسیارەکانی کە بۆم دێ دووبارەن